ئەم دیمەنانە دیمەنی گردبوونەوەی دەرچووانی کەرکووکە کە ناویان لە لیستی دامەزراندنی پەروەردەی کەرکووک هاتووەتەوە، بەڵام بە بیانووی نەبوونی هاوسەنگی و ناڕەزایی دژ بەو لیستە لەلایەن بەشێکی زۆر لە کورد و تورکمانەوە هاتنەوەی فەرمانی کارگێڕیان ڕاگیراوە. ئەو دەرچوانە کە لە نەتەوەی کورد و تورکمان و عەرەب پێکاتون ناڕەزایی دەردەبڕن بە هیوان هەرچی زووە لیژنەی باڵای بەدواداچوون بۆ ئەو لیستە فشار دروست بکات تا فەرمانی ئیداری بۆ ئەو دەرچوانە دەربکرێت. کەم شت ئێوە بە تەمای خۆپیشاندانیمان بە تەمایمان بگرین هەتا ئەو کاتەی ئەمری وزارەکانمان دێتەوە. بەڕاستی بێتامیان کرد ئەوە بۆ 3 مانگە ڕواناومان دەرچووە ئەمر وزاریمان نایەتەوە بە بۆنەی چەند حزبێکی سیاسیەوە و چەند نەتەوەیەکەوە. ئێماگەی وەڵام نەدرین و دووبارە بەردەوام بینەوە لە خۆپیشاندان ناوەسین تاوەکو ئەمر ئیدارەکانمان نەگەڕێت، چونکە ئەمە بەڕاستی 3 مانگە تاخیر بووە مەجێی وەڵامە. ئایا دەستی چی لایەنێکی لە پشتەوەی ئایا ئەم ناوانی کەوا 2400 ناو لە ماوەی 3 مانگە نەگەڕاوەتەوە؟ پێکاتەکانی کورد عەرەب تورکمان هەمویان ئامادەن چاوەڕێی ئەوەکەن کەوا ئەمریداریان بێتەوە مباشرە بکەن. ئێمە وەکو ئەو دەرچوانەی کە لە پێشوودا تربیە کەرگۆ و ناوانەی بڵاو کردەوە کە شیاو بوون بۆ دامەزرانەکە، بەڵام پاش ماوەیەک هەندێک خۆپیشاندان کرا عەلاساس ئەم ناوانەی کاتبووە گەندەڵێکی زۆری تیاکراوە تعیناتەکە ڕاگیرا. هەندێک خەڵک اعتراضیان نەبوو لە سەرنووسیان، بەڵام پاش ئەو مدەی کە دانرا بوو بۆ اعتراضەکان تا ئێستا ئەو ئەنجامانە ئاشکرا نەکراوە و ئێمەش نازانی تعیناتەکە ئێمە بەکوێ گەیشت. ئێمە شۆکو ئەو دەرچوانی کە ناوماناتبووە ئەم ڕاتین خۆپیشاندانێکی هێمنانەمان ساز کردووە، ئەمانەوەی ناوەکانمان ئاشکرا بکەین بزان ناوەکانمان بەکوێ گەیشتووە. لە مانگی ڕابردوو لیژنەی پەروەردە لە پەرلەمانی عێراق بڕیاری هەڵوەشانەوەی لیستی دامەزراندنی پەروەردەی کەرکووکی دەرکرد و بڕیاریدا جارێکی دیکە وردبینی لەو ناوانە بکرێت کە بۆ دامەزراندن پێشکەش کراون. ئەمانیش دوو پاتی دەکەنەوە لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک مانگرتن ڕادەگەێنن تا ئەو کاتەی مافەکانیان بەدەست دێنن. ئەمڕۆ ئێمە لێرە گرتبوونێتەوە سبەینێ مانەگرین داوای مافی خۆمانەکەین، لە مافی خۆمان بێدەنگ نابین و چاوەڕوانی قسەکردنین لەگەڵ لایانی بەرپرس سبەینێ ئەگەر وەڵاممان نەدەنەوە دەسەکەین بە مانگرتن بەردەوامە بین. بە پێی زانیاریەکانی پەیام 1000 سکاڵا دژی لیستی دامەزراندەکانی پەروەردەی کەرکووک لە 2 مانگی ڕابردوو پێشکەش لیژنەی باڵای وردبینی کراوە، بەڵام لەو 1000 سکاڵایە تەنها 170 سکاڵا قبول کراوە. بۆیە ئێستا دەست کراوە بە جارێکی دیکە وردبینی لەو ناوانە و بڕیارە دوای تەواوبوونی وردبینیەکە لیژنەی باڵای وەزارەتی پەروەردە ناوەکان ئاشکرا بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.